لاولێری پایتەختەوە سڵاوتان لەبێ بینەران و بیسەران لە هەر جێگاکان من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی ماچی پێیان بە خزمەتیەوە یاز و خۆشەوی شاد دەبمەوە لە فیستیڤاڵی هەنارین بەڵام لە هەولێری پایتەخت دەسمە لای بەشێک لە هاوڵاتیان هاونیشتیمانیان لیان دەپرسم چەند دڵخۆشن کە هاتوون بۆ فیستیڤاڵی هەنار و لەگەڵ خواردنی هەنارە چۆنن و چەندێک خواستیان لەسەر هەناری هەڵەبجە هەیە بە تایبەت چەندێک خەڵک خواستی لەسەرەوە لە پاڵ ئەوەیدا کە فیستیڤاڵی هەنارە کۆمەڵێک خواردنی کوردەواری لێە کۆمەڵێک کەلوپەلی دەستی لێە کە خۆیان دروستیان کردو و لێرە دێن دەیفرۆشنەوە جا من بەگشتی قسە لەگەڵ بەشی لە وڵاتیان دەکەم بە بزانم ئەوان سەرنجیان چیە ئێوەش وەکو هەمیشە بیسەر و بینەرمان بن و هیواداریشم لە کاتی ئەم بەرنامەیەدا هەنارێک بێن و بێکەوە هەم هەنارەکە بخۆن و هەمیش لە دیار شاشەکەدا بنیشن و ئێمەش گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیان دەکەین بیسەر و بینەرمان بن. خێر بێ لە بۆ هەولێرێ بە هەناری هەڵەبجە هاتوون باستانەکەم بەڵێ زۆر باشە چ زۆر هەنارێکتان لەگەڵ خۆتان هێناوە هەناری ساڵخانیم لەگەڵ خۆمێناوە هەناری ئەمریکیم لەگەڵ خۆمێناوە ڕووبە هەنارم لەگەڵ خۆمێناوە شەربەتی هەنارم لەگەڵ خۆمێناوە خەڵک کام هەنار بکڕێ کامەی بەتامە بەلەزەتە چێژی لێ دەبینی باشتر خۆی خۆشترین هەنار هەناری ساڵخانیە ئەو ئەمریکیش ناوکەکەی تۆزێ ناسکە بەڵام تامەکەی وەکو تامی و خۆش نییە ینی ئەوەی ئەیکرێ زیاترەوانی شارەزایان هەیە باشن ساڵخانێکە ئەکردن ئەمریکەکەی سەرپە بێ ئەمریکەکە ڕەنگی جوانە بەڵام تامی خۆش نییە ئەو ساڵخانیە زۆر باش و حد دەرەجەی هەنار لە هەرێمی کوردستانە هەناری ساڵخانیە هیچ هەنارێکی پێناگەن یەکەم جارە دەیان ساڵانی دیکەش هاتوو یەکەم جارە هەولێر فیستیڤاڵی هەنار بکە بەڵام من پارنا پێراریش هاتمێرە هەر لە پارکی شانەدەر هەناری مێناوە هەنارم فرۆشت ئێستا خەڵک خواستی لەسەر هەنار چۆنە لە هەولێری پایتەخت زۆر باش خواستی لەسەر شتی جوان باشە تێگەی هەموو هەنارێنە هەنارەکەی دوێ یان شەربەتەکە هەرسێکیان وتومە تێستی هەرسێکیان بکە ئاها ئەو کوڕم داناوە لەوێ ڕووبە هەنارتیەکە تێستی کە بیخۆ و سابی بە شەربەتم داناوە بە پەرداغە فرۆشێ بە دەبەی گەورە فرۆشێ تێستینەکەی نایڵم ڕۆیتە دەرەوە شەربەتەکەی دەخۆنەوە دەستخۆشیەکەن چونکە تۆشتی خۆش بکەی دەستخۆشیەکەی ئەی ئێوە چەندێک پێویستان بە داعم و پاڵپشتی هەیە وەڵاهی ئێمە وەکو خۆمان ئەگەر حکومەت هەر دامێکی باخەوان و جوتیار بکە کەمە هەر برەوێ بە جوتیار و بە فەلاح و بە زەوی و زاربا هێشتا هەر کەمم وای زانبێ هیچی نەکردووە چونکە وڵاتی وایە لەسەر وڵاتەکەی شوێنی دوومەکی نەکێڵانیتیانە ڕوا خۆڵ لە شوێنێکی کەوێنە و کەشەکە تەختەکات و ئەیکابین ئێمە دەشتێکی خۆش کەژێکی خۆش کۆسارێکی خۆش شارە زورێکی بەقۆتمان هەیە حکومەتە تا هاوکاری فەلاح و جوتیار بکە بۆ حکومەت باشترێت لەسەر ئەم جۆرە فیستیڤاڵانە سەرتا بزانم کە هاتووی چەند دڵت خۆشە وڵای ئەو فیستیڤالانە تەبعاً خۆشە بەرو بەرهەمی خۆماڵی کوردەواریەوەی تەماشا دەکەی لە هەموو جۆرە خۆراکەی تێدایە خۆراکی نەتەوەی یعنی سوودی لێ دەبینی هەم ئەو کە خەڵکێکەوە مەسەلەندەی فرۆشاوە خەڵکێکەوە دەشی گەڕی چکەم زۆربەی زۆری ئەو خۆراکانی بەڕاستی ئێستا لە بازارەکان لە دنیای لۆمان دێتن بە چای خۆمان لە ڕۆژانەمە دیتمان پەخشەکرا لە ئاوا لە ڕوودا و لە کەناڕەکانی دیکە دیتمانەمە پرتەقالی ئێرانی بەچ شێوەیەکی هاتە هەرێمی کوردستان ئیدی ئەو خۆرەکانی لێروکانە خۆراکی کوردەواری هەرچی هەیە مەسەل لە هەنجینی لە برنج لەو خۆراکانی کە لێروکانە بەڕاستی بەسوودە بەکەل کە زیاتر بەرهەمی خۆماڵی هیوادارم خەڵکەکە هەم لێروکانە ئاشنا دەبی بەو شتانێک من زۆری گەنجەکان ئەو خواردنانیان نەدیتە ئەوەن ئێستا کە دەبینی تەمەشا دەکەی ئەو چی داندۆکە و کەشکە و ماشەڵا شتی زۆری تێدا مەستەکە ئەوانە دەبینی چت بەبیر دێتەوە وەڵای دیای تەمەنەشیوە چیمە بەڕاستی ئەو ڕۆژانەمان بەبیر دێتەوە کە لە گوندەکانی خۆمان بووین بەڕاستی بەدەستی داک و داپیرانی خۆمان دروست دەکرا ئەو پەنیرە و کەشکە و داندۆکە و ئیدی زۆرە خۆراکی تێدا هیوادارم بەڕاستی ئەو فیستیڤالانە سوودی هەبی لە ڕووی ئابووری لە بۆ میلەتەکەمان کە لەو یەکەم جارە دەی یان ساڵانە دێ نەوەڵا ساڵانە بەشداری دەکەن حەزی شملەیە بەڕاستی خۆشە حەز دەکەم مەسەلەن بەشداری بکەم خواردنانەی کە دەیکڕی لێکوانە کە بردیتەوە خواردیتت تەندروست بووە باش بۆ لێی رازی بووی دەزانی دەبینێتەوە سەر بەڕاستی ئەو کەسێک کەوا مەسەلەن زەمیری خۆی تەواو بەڕاستی ئاسوودە دەکاتن هەیە باشە خۆراکەکەی مەسەلەن بەڕاستی فێری لەگەر نەکرێتن زۆر باشە ئینسان کە دەبینی ئەو هەنارەی کوردەواری هەڵەبجەی مەسەلەن ئەلێروکانە دەفرۆشن
گەلک جیاوازیەکی هەیە لەگەر ئەو بەروبەر هەمەی لە دەوڵەتەکانیت کە لە بۆمان دێ بەڕاستی زۆر هیوادارم خەڵک ئەو شتانە بکڕیتن و هەشا هیوادارم شتی خراپ نەبیتن یعنی فێری لەگەر نەکرێتن لە ڕووی بەڕاستی زۆربەی زۆری مەسەلە هەنجینەکان سرکەکان ڕاستە خۆماڵیە بەڵام ئەگەر بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک و تەبیعی هەم لە بۆ خەڵکەکەی دەشکڕی هەم کابراش سوود زیاتر لێوەردەگری استفادی لێ دەکەم. بابزانم سەرەتا چەند دڵخۆشی کە هاتی بۆم فیستیڤاڵە و چیت کڕی وڵی دڵخۆشین وەکو دڵخۆشی بەڵام چیم کڕی گوێزم کڕی و سرکەی سێوم کڕێ و مێوژم کڕێ و تۆ دەشتمان دەکەوتەوە باش چەند کیلۆت کڕیەوە وڵا 5 کیلۆیە بەڵێ زۆر باش هەر بەجددی برادری لەگەڵ خواردنی جیس ئارێ وڵا بە تاکید ینی نابڕێ لە ماڕمان ئەجیزکەم خەم خەلکی لادەینا زۆر باشە دەیکڕی و بەردەوام دەیخۆی وڵی گوێزی هەورامان بەڵام بەڕاستی ئەویش هەندێکیان جێگومانە تێکەڕیەکەن ئەی سرکەکە یەکەم جارە دەیکڕیان بە بەردەوام سرکە ناڵە بەردەوام دەکەم سرکەی سێویش ئارێوەڵ چەندێکی سفادەی هەیە خەڵک ئێستا دەتبینێ بۆ ئەوی بیکڕێ وڵی سرکەی سێوی سفادە هەیە با پێ دوورێم چکە چۆن ئەتو شتێک دەخۆی ئەگەر هەر ئەوە نەبیتن کە دەیخۆی هەز دەکەی پاش دەقەیتر ئیتر خواردنەکە هەزمەکەی و لە بۆ ماعدت خۆشترە هەر گەڕانیش بەنێ و ئەم فیستیڤاڵە خۆی لە ڕووی دەرونیەوە باشە بووم وڵا باشە چکە شتێکت بیر دەخاتەوە وەکو ینی ڕۆژانی لادێ و گوند و ئەوانت بیر دەکەوێتەوە بەڕاستی شتی قەدیمە لێرە باش دیت ئارێ وڵا دانیشتم ناسکەنانێکم خوارد پێم فکر لەست دەکردەوە خیاڵت چووە چێن وڵی خەیاڵم لە ئەوەی بوو دادەنیشی لە گوندی ینی داهاتیەوە ماڵێ دەبینی نان دەکرا ناسکەنانیان لە بۆ دەکردی یان دەڕۆیشتی گوێستەکاندن بوو ئەو شتانە بەڕاستی شتە قەدیمەکان بیر دەکەوێتەوە گوندی خۆش بووە زۆریش زۆر خۆش خزمەتی هەبوو دۆستایەتی هەبوو ئێستای سینەما چۆی کردەوە نەمینێ کاڵ سۆشیال میدیا ئارێوەمە بڕۆ دەچێ لای هاوڕێیەک دادەنیشی یعنی ئاگای لە تو نییە سەری لە سەمبالی لەوانەیە تو ڕۆیشتبی ئەو ئاگاشی لێ نەبی ئاوا دەکا بۆ کوێ ڕۆی ینی بەڕاستی بێتام بووە ڕۆچیتە ناو مۆبایلەکەی ئارێ وڵا چەقیوە لێ ئارێ وڵای بەدا وەزعی موچە و قەیرانی دارایی یعنی زیاتر تۆزێک بارەکەی قورس تاسیری لەوەش کرد بە تاکید تاسیر دەکا بەزە الحەمدولله ئینسان دەبی شکربی بەو بەشەی خوا پێی داوین قەنەعەتت هەبی ئێستاکە پارەت باش لە بەرچی بەهالۆ خۆت بەدی خۆت دەتکڕی زیاتر دەکڕم ئێستا دووشتم کردێ لەوانەیە نیچلۆ بەڵام ئەگە پارەکە زیاتر چلۆ دەکڕم وەنیە بە زیادەوە هەموو شتێک کەش بکەین چت کڕیا وڵی کەیف خۆت دایمەن شتی کردەواری دەکڕینەما بە خۆت دەزانێ وەیە ئەلێرە هەم شتی قەدیمیشی لێ بوو تەمەشات کرد شتەوەچی تەمەشا شتە قەدیمەکان دەکرد چ بە بیرداهاتەوە وڵی تەوانەوە تو برێنەرێ یادگاری پێشتر دێتەوە دەشت دێتەوە بێت گوندەکان لادەیەکان سروشتی جوانەکانی کوردستان ئەوڕۆ لەگە چێوچی هاتی وڵا لەگە خێزانم و بووکەکەم باشە ڕێئیوان بوو یان ڕێئی تو بوو بە قڕان ڕێی هەرسێکمان بوو باش بووە ئارێوەڵا ئەنی هەرسێکتان هاتوونە ئەوجە چەند گرینگە ئەوها هاوسەران بێکەوە بێن پیاسەیەک بکەن جەوەک بگۆڕن بە تاکی درکردنەوەیە خوا داینە یعنی تو دەرێک گەشت بکە بگەڕێ لە خۆت هەر نەبی بگاردە و کاسبی بکە و لە مارە دانش هاتووەچی لەگە پیرێژنی دەڕۆی وە دەزانین پاشای دنیا وەڵا هەموو حتیادی وارێوەڵا ئەمە پێ دەرێن وەزیری ناوخۆ ئارێوەڵا ئارێوەڵا یاڕەبی هەمیشە تەبابن بەختەوەر بن زۆر سپاس ئەو کارە دەستیانە خۆت دروستت کردویان کردوتە و دییان فرۆشیەوە هەمویان ئیشی دەستامیان بەخۆم دروستم کردیە کۆنکریتی فەڕەنسیە و مۆمی سویا ئێستا بابینە سەرباسی مۆمەچی ئەو مۆمەیان خۆت ئاوە دیزاینت کردو و دروستت کردووە دیزاینەکان حەسەب وەرزەکە هەڵدەبژێن کە وەرزی پایزە ینی حەسەب جەوەکە مۆمەکان هەڵدەبژێرین قالبە و ڕەنگی تێدەکەین و بۆنی تێدەکەین ڕەنگ و بوون حەسەب تەڵەبە حەسەب تەڵەب شتەکان هەڵدەبژێرن
بۆنداریشە هەمیان بۆندارن مۆمەکان ئەو بۆنەی ئەتو حەز لێ ئەوەی تێدەکەین بۆنەکان گوڵی گاردونیایە گوڵی تولیبمان هەیە قاوەمان هەیە ڤانێلەمان هەیە منۆ بۆنەکمان هەیە چەند خۆشە ئینسان بەرهەمی دەستی خۆی ببینتەوە بە تایبەتی کاتێک کە کڕیارەکان لێت دەکڕن چه هەستێکی لەلاو دروست دەبێت وڵای ئەو کاتێک کە کڕیاری هەیە هەستە زۆر خۆش دەداتێت چکە زۆر خۆشە کە ئەو کەسەی دەیکڕشتی توی بەدڵە یعنی ئەو شتێکە تو دروستی دەکەی دەستی خۆت بەدڵی خەڵکە ئەویان زۆر خۆشە هەستەکی تایبەتە بیرت لەوە کردوتەوە کە وردە وردە پەرە بەکارەکەت بدەیت گەورەتری بکەیت بەڵێ زۆر نانی ئەتوکە دەست بە ئیشەکی دەستی کرد نابی لە جێ خۆت ڕاوەسیدی سەبر سەبر بڕۆیە پێش و شتی نوێتر و بابەتی نوێتر دابنێ و ئیشەکەت گەورەکەی پەرەی پێ بدەیت ئەی لە ڕووی نرخەوە نرخەکان گونجاون یان نرخەکانی گران و تەماعیت زۆرە واللهی هەموو شتێک تەماحنیە و پارە نییە دەبی بەدڵی خەڵکەکەی بکەی ئەتوتمشا زروفەکەی بکەی و حەسەب کەسەکانشیانی ئێستا من ئەو مۆمەی هەر ئەو سارەی دادنێم ینی پێویست ناکات جەیەک بی گرانی بکەم یان جەیەک بی هەرزانی بکەم حەسەب داواکاریش دەگۆڕێتە ئێوە تەنها بە سرکە بەشدارن ئێمە بە دوو سرکە بەشدارین ئەم دوو سرکەیە سرکەی سێوە لەگەڵ سرکەی هەنگوینە مخەلل ئاوێتەیە سرکەی سێوەکەمان سرکەیەکی ئۆرگانیکی تەواوە تەمەنی پێگەیاندن و ئەو ڤیتامینات و ئەو خۆراکانی کەوا پێویستە بەسایی خوا گەیشتۆتە جێی خۆی و پێگەیوە سرکەی دۆممان هەنگوینە سرکەی هەنگوین مخەلل لە ئاوێتەیە ئەو سرکەیە تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ سرکەکانی کە لەوانەیە بازێ سرکە هەبێت ناونرابێت سرکە بەس سرکە نەبێت تێکەڵا بێت بەزەم تێکەڵەنی ئەم ئاوێتەیەشی کامل تەخمیر کراوە کە سرکەی سێوی لە دروست بووە سرکە هەنگوینی لە دروست بووە سرکە هەنگوین سوودی تایبەتی هەیە یەکێک لە سوودەکانی نایڵە ئینسان تووشی زەهایمەر بێ نایڵێت تووشی سەرەتانی قۆڵۆن پرۆستات ڕەحم اینجا بۆ بۆریەکانی دڵ بۆ چەوری سەر گورچیلە و جگەر بۆ دابەزینی کریاتینەکان کۆمەڵێک لەم شتانە اینجا بۆ جوانکاری دەموچا و پێست بەکارێنرێ بۆ کەسانی تایبەت تووشی گەنجەتیە تووشی ئازەبیا بن تووشی زیبکەشتیوا بن ئەوە سوودەکانێتی سرکەی سێویش هەمان سوودی هەیە لە بواری جوانکاریەکە و دابەزینی کێش و چەورەکانی دڵ و ئەو شتانێکێکەوە پێویست دەکات سرکەی هەنجوین دەتوانم بڵێم کەم خەڵک دەزانێ ئاشنایەتی ئەمە چۆن ئامادە دەکرێت چەندی پێدەچێ و جیاوازی چیە لەگەڵ سرکەی سێوە ینی لە ڕووی ئامادەکردنەکەیەوە ئایا قورسترە زەحمەترە یان ئاسانترە بەخێر بێن بۆ فستیڤاڵی هەنار لە شاری هۆلاکە بەزێن طبعا جیاوازی هەیە ئەم سرکەیە پێگایەنەکەی ئەبێ کاتی زۆرترێوێ لە سرکەی سێو هەروە ئەو هەنگوینی کە پێی دروست دەکرێت ئەبێ 100% سروشتی بێت سروشتی بی جادیا دەردەکەوێت لە کاتی ئامادەکردنی سرکە ئەگەر سروشتی نەبێت طبعا بەڵێ چۆن دەردەکەوێت خەڵک چۆن بزان جوان ئەم ڕێنجە نایە کە ئێستا ئێمە دروستمان کردووە نرخی شۆ ئەمانە گرانێن یان گونجاون خەڵک بیکڕێت بەنسبە نرخەوانەیە ئێمە بەیانی هاتبوون یاگو بووە نرخی هەرزانەوە ئەمە قابلیەوەیە زۆر لە دووقاتی ئەو سەر ئێمە نرخەکانمان تهدید کردو ئامەتەن لە بازار و سەریشمان نزمە دابازانە چکە خەڵک وەکو دەرمان بەکارێنێ دایانمان هەیە کە پێویستی نەکردووە بە فەخرەوە کاڵێن بەهۆی سرکەکەی تۆ چێشمان دابەزیوە ئەمەلیاتی دڵمان نەکردو چەورەکانمان زەختمان هەمی دابەزیوە بەنسبە هەنوینەکەشەوە سەری واقع بێ لەوانەیە ئەو شوشە ئەو 500 میلیگرامە بایسی $40 بێ لە وڵاتانە ئەگەر کەمتر زیاتر نەبێت کەمتر نییە بەنسبەت ئێمەوانە سەرێکی زۆر مناسبماندانەوە کە هەموو کەسێ بتوانێت بیکڕێت چونکە تیجارە ناکرێت بە خواردنێکەوە کە وەکو دەرمان بەکاربێت ئەوە ئێمە دژی ئەوەین وە سرکەکەشمان لە بازارە تقریبان لە کۆنتترۆلی نرخایە شتەیە کەمتر زیاتر لە شوێنێک ئەویش کەوتۆتە سەر ئەو کەسی کە ئەیفرۆشێت توێمەش فەخرەکەین کە خۆمان سەپەرشتیە مشتەکانەکەین چەند دڵت خۆشە لەم فستیڤالە بەشداری هاتووی وە بزانم هیچ شت کڕیوە یان بە تەمای بیکڕی وەڵاهی زۆر دڵخۆشم بەڕاستی ئەوڕۆ دەبینم خەڵکەکی زۆر لە خەڵکی کوردستان سەردانی ئەم شوێنەی کردووە دەبینی کۆمەڵک شتی جوانی کەلتوری باو باپیرانمان ئەو کەلتورە جوانی باو باپیرانمان کە
بە پەروەردەیەکی جوان و پەروەردەیەکی ئاین لەسەر پەروەردەکرابن ئەو ڕۆدەیم خەڵکە زۆر دێتێرکوانە یان کۆمەڵک دەستی کار هەیە دەستی کاری جوان هەیە کە لێرکوانە دەبینی زۆر دڵخۆش دەبی ینی ئەو شتە سروشیانە بەڕاستی پێویست حکومەت هەرێمی کوردستان و کەناڵەکانی ڕاگەیاندن هاندەر بن لەبەرەوەی بگەڕێنەوە لەو شتە سروشتانی هەم دوور دەبین لە نەخۆشی هەر دوور دەبین لە کۆمەڵک ئافات چکە شتی سروشتی بەڕاستی ئینسان دەزانی سەرچاوەکەی کوێن دەرە و چۆن دروست دەکری و چۆن چۆنیش مەسەن بەکاردەهێنرێ لەو شتانە دوورە کە مەسەنە لە قوتوکراون و کۆمەڵک مادەی ئاوافزەی تێدەکرد کە بەداخەوە دڵم ئێستاکە لە قوتوکراوانە کێشەی زۆر دروست کرد خەڵکی زۆرش نەخۆش کەتیە ئەو کەرتوریانە زۆر تشتی جوانن یعنی دەزڕەنجینی ئەو خەڵکانە دەردەخاتن کەوا کۆمەڵە خەڵکەکەیە کە ئەوە بە دەزڕەنجینی خۆی کۆمەڵشتی جوان و پوختی کردیە کەەوەش بەڕاستی دابنەرێتێکی ترانم بڵێم کۆنی باو باپیرانمانەکە و دابنەریتە هەمومان شانازی پێ دەکەن کە لەسەر پەروەردەیەکی ئیسلامی جوانی ڕێک و پێچی بازووی خۆیان بنیادیان ناوە کە ئەوڕۆ دەبین ئەو کارانە دەکەن جێگای دەستخۆشیەکە شتان بەبیر دێنە دۆکە باو باپیرامان چۆن ژاینێ و بەو کەرستە سەرەتایانە ژانەکەیان ڕاگوزەر کردیە شتی منداڵیت بەبیر نەداهاتەوە بەێ وەڵاهی شتی زۆر زۆر جوانی تێدایی منداڵی کەمە زمانێک بووین ئەمێکی لەو گەڕەکانە بووین لە گەڕک هەژان شینەکان کە شانازی پێوە دەکەین لەوانەیە جیاوازش بێستاکە ژیانی منداڵی لەگە ژیانی ئەو سەردەمەی زۆر 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 جیاواز بیکاکی براهیم شتی زۆر زۆر جوانی تێدایی منداڵی بەبیرت دێتەوە کە سەردەمانێک بوونەتە یادگاری یعنی خۆزگەت دەخوا ئێستاکە زارشکە بیدینەوە کە ئێستا بە چای خۆ دەبینەوە زۆر دڵخۆش دەبی ینیسان دەگاتە ئاسێک دڵخۆشەکەی مەزندە ناکرێتن ئەی بابزانم بۆ چوونە لەسەر بەرنامەکەی ئێمە چۆنە بەدڵتا واللهی بەرنامەکەتان ئەم تابعی سەتەلایتی پەیام و کەناڵی کۆمەڵ دەکەم بەڕاستی ئەوانە لە هەولێرێ توانم بڵێم قوتبەنە و بۆتە هۆی ئەوەی کەوا ئینسان شخصیاتی خۆی بپارێزی چۆن بژیتن پەروەردەیەکی جوانی ئینسانیت دەکاتن یعنی ئەو تەوەرانەی ئەنگۆ دەیجوولێنن باسی دەکەن هەموو تەوەری سوود بەخشن لەوە کۆمەلگا ڕێنمایی باشن لەبۆی خەڵک مەسەن کاری چەوت نکات کارێک بکات خۆی بناسێتم بزانێت چۆن دەژی چۆن هاتوتە ئەم دنیاە چێ بەرپرسیتی و چێ دروستی کردووە وەچی ئامۆزگاری لەو فستیڤاڵی بەشداری چەندە دڵت خۆشە واللهی پێشەچی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم کەنالی ئاسمانی پەیام زۆر خۆشحاڵم بە هاتنتان زۆریش زۆر خۆشحاڵم بە ئەو فستیڤاڵی بەڕاستی فستیڤاڵەکی زۆر خۆشە ئەو سار من بەشداریم کردیا وەکو هەنگەوانێک عاجی عەبدولخالق هەنگەوان ناسراوم بە لەکوێ هاتووی بەشداریت کردووە ئەمن بەخۆم خۆش ناوم بەس هەمارم لە هەولێرێ بەس مێشەکان لە کوێستانی دادنیم لە کوێستانەکان ئەوە هەنجوینی کوێستانە پێ بەشداریم کردیە بەرەمەکانیشمان خۆمانەیە ئەو پرسیارم کردی بەڵام دووبارەی دەکەمەوە هەنجوینی ئاسلی چۆن بناسمەوە هەنجوینی ئەسلی بە ساحیبەکەی ساحیبەکەی ویزدانی هەبی لە قیامەتێ بازەکەی بدا بە عرامی دەیفرۆشی ئەگەر بیەوێ قیامەتەکەی بەدەستبینی بە عرالی دەیفرۆش شتێکی ناداتێ بەڕاستی سەتان نۆهات و هەشتی زیاتر من بە ساحیبی دەزانم بەڕاستی لەبەرەوەی هێندە فرد و فێر زۆرە هێندە دنیا پێشکەوتووە کابرا دەتوانێت زۆر فێری تێ بکە کابرا باسیش بفرۆشی ئەو خێرێک لێ سەری لێ شێوایە دەرەکە کە نازانم وەڵی لەکوێ بکڕم چێ باشی هەیە لەوانەیە لە دوو هەنجینی باش بکە وەکو خۆم 27 سارە کاری هەنگداری دەکەم ئەزمونەکی چاکم لێ هەیە ئەگەر ساحیبەکەی نەناسی بەڕاستی لێی نەکڕی یعنی ئەمن ئەوەی بێخمان ناوم زەمیدەی ڕەنجی دەگۆڕیان ناگۆڕێ هەنجین ڕەنجی کو دەگۆڕێ ئێستا هەنجینە کە ئەوەلی دەبڕیەوە سۆرە یەک دووسێم ئەوە مەی لەو زەردا کە دووسێ مانج بێزی سۆر دەبی ئەگە یەک دو سار بینێتەوە ڕەش دەبی هەنجین بەو منزیمە ڕەنجی دەگۆڕێ ئەوە پەیوەندی بە شوێنەیە یاخود لە شانەی ڕەش دابی کە دەی پاڵێوی هەنجینەکەی سۆرە لە شانەی ساریان یەکەم هەنجینەکەی مەی لەو زەردا لە شانە ژوایە عین ئەوە زەردە ئیسایی ئەو سارە ئەوە شانەی پارە ئەی خواز لەسەری چۆنە خەڵک چەند دەیکڕێ زۆر باشە لە خۆی بەزیادبی خاستن کە بیناسن ئێمە ئەزبوونەکمانێ بەڕاستی ئێمە وەکو بەرهەمەکەی خۆمان زۆری لێ رازینە و زۆریش خەرک دێتە لامان بەڕاستی چکە من ئێستا لە مارش دەیفرۆشم خەرک زۆر دێتە لام بەڕاستی 27 سار ئەزمونەکە بەڕاستی زەلامێ 10 سارە 5 سار دێ لەکە من دەبا ینی خەرکەشی زۆری هینەیە بەڕاستی ئەوە 1 کیلۆ لێکڕیەوە یان نی کیلۆ کردبی
یعنی زۆر هاتۆکردمان بەڕاستی ینی زۆر ئیسفادەی لێ کردیان لەکوێ هات لە کەلک یاخۆ بەخیر سەلامەت بی بەڕێزم هەولێری پایتەخت چۆنە زۆر باشە زۆر خۆشە زۆر جێگر و دلگیرە خەڵکەکەی چۆنە خەڵکەی زۆر باشە میێوان دۆستە دلکراوەیە بەڕێزی ئمە لە خزمەتای خزمەت لە منەوە بەڕێزی چاوان با بزانم لە کەلار و هاتووی هەنجوینی تێناوە ببرە کەلار نا کەلک کەلاک عفوم بکە وەمزانی هەر لە کەلار و هاتووی ببورە پێم بڵێ هەنجوینەکە چۆنە هەنجوینی باش چۆنە خەڵک ئێستا بینەران لەوانەیە و پرسیاریان لا دروست بێ کاکە دەڵێن هەنجوینی ئەسلی نەماوە کوو بزانین هەنجوینەکەی تو ئەسلیە خەڵک حەقی خۆیان لەبەر هەنجینی خراپ زۆرە خەلکی خراپیش هەیە لەوش ئەو مەزوعی بەڵام هەنجینی ئەسلی بە دووشتان جیا دەکرێتەوە یەکیشان ساحیبەکەی ئەوی دیکەشان مختبەر ئەگەن ئەوی دیکە هیچیان پاسەک هەنجینی ئەسلی دەبەستی کە بەستاش معنانیوەنی هەنجێش خراپە دەلالە باشە ئێستا و هەنجینەیە هەنجینە ڕەنجی تەماشای ڕەنگەش تەبیعی هەیە ئەگەر ناو سەلازەبی لە مدەی ماگەک هەتا چ ڕۆژە دوماجی ڕەنج دەگۆڕێ وەکو ڕوون و لیدێتن ئەوە لە نیشانی کوالەتیی باشە هەنجینی باش وای لێدێتن لۆ نمونەش هەر هەموو شیلەمەنیەکان وایان لێ دێم وەکو زەیتی زەیتون وەکو خورما وەکو دۆشا وەکو ناو سەلاز دەنێ بە مندەشی زۆر ڕەنگی وەک دەگۆڕێتن کە ڕەنگەشی گۆرە معناویە هەنجەش خراپە هەنجەشی باسە جا پێم بڵێ لە ڕووی نرخەوە چۆنە گرانن باشن بە تایبەتی لەم باردۆخە کە خەڵک موچەی نییە نرخی سابت نییە ئەنجین هەر کەسەوە بەکەیف خۆی دەیە بە سیە و چل و 45 و لەو بینەیە ئەوان نرخی چەندە ئێستا ئەویان نرخی 80,000 بەێ ئەو نیشلوێ نیشلوێ بەێ چەندرت خۆشە چەند کەیف خۆشی لەو فیستیڤالە بەشداری وەڵی فیستیڤال هەر خۆشە پیا و بەشداری بکاتن یا بەتەنیان لە گەماری نەوەڵا لە گەماڵی باشە و ئەگەر بەتەنش بێ هەر باشە هەموو کەس بۆی ناکرێت بەتەنی هاتی بەتەنی هاتوومە هارەوەڵە ئەدی کووە دەستەواژێ خۆمان دەرێ پیرێژن لەگەنیە وەڵی ئەوەی ڕاستی بێ تەمەنەکەی من ئەوەی نە منداڵەکەم بت بخۆم دەم بە ئەو تەمەنەی کۆمەڵک منداڵەوە دوو خۆم دەم تا خەتیەوەم نییە چکڕیا و ڕۆکە وەڵاشتم زۆر کڕیوە بازان چکڕیا پێم حساب ناکرێت زۆر هەژنەوەدەنەوە یەکەم ساڵە دەی نەوەڵ هەموو ساڵ دێم هەموو ساڵ دێم تەمان خۆشە ئەو شتانە و فستیڤالانە ئەو کوردیانە ئەو خۆماڵیانش خۆشە ئینسان هەم بەشداری بکاتێن هەم بکڕی کە ڕاستی هەرکوی بێ ئەوەی لێرە دەکڕی گران بێت هەر باشە هەزان بێ هەر باشتریشە لەبەرەوەی خۆماڵیە و حیلەی تێدانیە و بەس کەیفی خۆدەی خۆی ئەوەی کە لە دەرێ دێ بەڕاستی 180 حیلەی تێدا تەواو نییە هەموو سارێکە کڕیتت خواردنەکان باش بوونە عیبیان نەبووە وەڵی تەمان هەیە عیبیشی هەیە بەڵام ناتوانم بڵێم هەمووی خراپە بەڵام زۆری باشە بەس هەیە لێرەش هیوا هەیە حیلەی تا دەکاتن ئەی هەنارت کڕیە نەوەڵە بەتەمانی ناوەڵە بەتەمانی نەمە لەبەرەوەی هەنارم لە لێرە کڕیوە لە خۆم زیاد کڕیوە لە خۆم زیاد کڕیەوە پێویست ناکە لێرە بکڕم بەڕاستیەوەی کە لێرە دەکڕی زەرەر دەکات لێرە لە حلوەی بکڕی زۆر زۆر هەرزانترە و باشتریشە دائیما هەنار لەو شوێنانە خراپە ئەوەی کە دەکرێت پار لێرە کڕیم پێم نەخورا ڕووی تفل بوو تاڵ بوو بخۆم لە ماڵی خۆم دەیکەم چعیبی نییە بەڵام بڕوا دەکەی پار لێرە دوو دەبەم کڕی نەخورا فرمدا ئەو ساڵ ناوێرم بیکڕم مام ئازاد سڵاو لێبێ سڵاو لێبێ قوربان هاتووی بۆ هەولێر چەند دڵ خۆشە لە هەولێری و خەڵکێکی زۆریش خواسی لەسەر هەنارە بەڵێ پێشەکی بە خێراتنتانەکەم کاتێ من لە هەر شوێنێک بێ لە هەرێمی کوردستان بۆ من یەک شوێنە ئەساسەوەیە ئەم جۆرە فیستیڤالانە گوم نەکەین لە ناو هەرێمی کوردستانە چونکە ئەمە من بە شتێکی پیرۆزی زانم وەکۆی لە کەرتی کوشت و کاڵا پشتگیریەکە بۆ باغداران هەم بە بازارکردنێکی شەوەکو چۆن و بازارکردنێک بەرەو مەنێریتە دەرەوەی وڵات ئێمە لە ناوخۆی خۆمانە بەرومەکە خولەخوا پارەی خۆمان ناوخۆی خۆمانە خولەخوا بۆی کە سوودێکی یەجگار زۆریەیە وە بابێنە سەر داخوازی هەناری هەرێمی کوردستان
لەخوای گەورە بەزابێ هەموو وڵاتێ بە شتێ بە ناوبانگە بەس هەرێمەکە ئێمە بە زۆر شت بە ناوبانگە یەکێک لەوانە هەنارە من هەمیشە سرم بە هەنار و بەرومی هەرێمی کوردستانەوە بەرزە و تەمەناشەکەم هەموو شوێنێک قەزا و ناحیەکان دەست بکەین بەم جۆرە فستیڤالانە بۆی کە هەم کەرتی کوشت و کاڵ پێشکەوێ هەم پاڵپشتێکیش بێ بۆ براجوتیارەکانمان. زۆر باش. ساڵانی ڕابردوو من داهاتم تۆشم لێرە دەبینی هەنارد ئاوە دەکوشی دەگو ئەوە فەرقی هەیە لەگەڵ ئی شوێنانی دیکە ئەو هەنارەت پێ ئەو ساڵ ئەو ساڵ لەوە جوانتریشمان پێ مامۆستا ئەگە سێرێ بکەین ئەوە بە حساب نەگەیوە بەڵام نازانم چی بۆ بکەمێس بەڵام خۆ دیارە خۆ دیارە ماما بەڵام ئەمە پیسە بی ئاگادار بە مامۆستا ئەوە خوێن نییە ئەوە هەنارە سڵاو بۆ تۆ مامۆستا ماشەڵڵای دەوێ وانی مامازات هەسێکە ئەوەی سەیەکێ بێڵە ڕەنگی نەها ڕێزمێ مامازات خەڵک ساڵانە خواسی زیاتر لەسەر هە بە کورتی پێم بڵێ لە بەرکاتی بانگەکە بەڵا قوربان هەتا بێ بەرومی هەنار خواسی زیاترە و ئیشەڵا واشەکەین کە بەروبوومی هەنار لە هەرێمی کوردستانە تەقیز نەبێ بڕاتە دەروی وڵاتیش. بەڵایزان و خۆشەویستانەوەی کە بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشێک لە وڵاتیانی شاری هەولێر بوو و سەرنجی بەشێک لە فرۆشیاران بوو کە لە فستیڤاڵی هەنار و خواردنی کوردەواری بەشدار بوون. لێرە هەم هەنار هەیە هەناری هەڵەبجە هاتووە خەڵک خواسی لەسرە خەڵک حەز بە هەناری کوردەواری دەکا کە هەناری ئەمریکیشی لێ بەڵام ئەوەی کە خەڵک زۆر حەزی لێ هەناری هەڵەبجەیە. لە پاڵ ئەوەدا کۆمەڵی خواردنی کوردەواری لێرە ئامادەن دەفرۆشرێن دروست دەکرێن خەڵک بەشێکیان دێن بۆ ئەوەی ئەو کاڵایانەی لێرە هەن بیانکردن و لەگەڵ خۆیان بیبەن بۆ ماڵەوە و ئیتر لە ماڵەوە نوۆشی گیانی بکەن بەشێکی دیکەش دێن بۆ ئەوەی کەوا کەشێکی خۆش وەرگرن تۆزێک لە جەنجاڵی ژیان دوورکەونەوە دێن ئەلێرە پیاسەیەک دەکەن و کەشێکی ئارام بەڕێ دەکەن. دووادارم هەموو ڕۆژێکتان هەر ئارام و خۆشی و بەختەوەری بێ و تا پرۆگرامێکی دیکەی مایکی پێیام بەخوای گەورەتان دەسپێرم هەشاد و کامەران بن ماڵتان ئاوادان بێ و خواتان لەگەڵ.